نایکەنەوە هۆسەوەرا خۆپیشاندان گەورە بەس داوای خۆماف خۆمانەکەین. ژمارەیەک دەرچووی دانەمەزراو کە بەڵێنی دامەزراندنیان پێداوە لە بەردەمی ئیداری گەرمیان گربوونەوەتەوە ئەوان ئەو گەنجانە دانیشتووی قەزای کفرین لە دوای ئەو مانگرتنی لە مانگی حوتی ساڵی 2023 ئەنجامیاندا بەڵێنی ئەویان پێدرا کە 168 گەنجیان دابمەزرێت ئەوان ئێستا هاتوونەتە بەردەمی ئیداری گەرمیان گربوونەتەوە. من بۆ قسەکردنی زیاترە ڕۆمەلای ئەو کەسانە خۆیان کاکومێت سڵاو لێبێ ئێوە بۆ وەک وتت ناوتان بەرزکراوەتەوە بۆچی تاوەکو ئێستا دەست بەکار نەبوون؟ سپاس بۆ ئامادەبوونتان. وەک ئاشکرایە ئێمە لە ئەنجامی مانگرتنی مانگی تەمموزی ساڵی 2023 کە کۆمەڵێک بڕیار و بەڵێنی لێ بەرهەمهات بۆ شاری کفری یەکێک لەو بڕیارانە لەو بەڵێنانە دامەزانی 168 گەنج بوو بۆ فەرماگانی قەزای کفری کە یەکێ لە پێداویستە سەرەکیەکانی فەرماگەکانی شەچکە فەرماگەمان هەیە ئێستا لەبەر بێ فەرمانبەری لە ڕاستی ئیشوکاری هاوڵاتیان بە باشی بەڕێناخە بەداخەوە کە هەرچەند ئێمە لە ڕەزامەندیمان هەیە لە مانگی 2023ەوە و ڕزامەندی سەرۆکی حکوومەت جەنابی سەرۆکوەزیران کاک مەسعود بەرزانی خۆیەتی بەڵام تاوەکو ئێستا نزیکەی ساڵی تێپەڕ بوو بەسەر ئەو ڕزامەندیەدا کە ڕزامەندی وەزارەتی دارایشی لەسەرە هیچ ئەنجامێک نییە بۆ ئێمە و هیچ شتێکمان پێ ڕانەگەێنەوە کە ئەنجامێکی دڵخۆشکەر بێ. ئێمە لەم ڕێگایە ئەمانەوێت دەنگمان بگاتە بەرپرسانی باڵای هەرێم بە سەرۆکی حکوومەت بە جێگیری سەرۆکی حکوومەت کە هەرچی زووە دەسوبر بن لەو بابەتە بکرێەوە ئەو دامەزانەی ئێمە هەرچی زۆر فەرمانی دەست بەکاربوونان بۆ دەربکرێت لە ئەنجومەنی وەزیرانەوە. باشە دەستەکان خۆشوێ من ئەمەوێ بڕۆمە لای ئەو کەسانە کە خۆیان هاتوونەتە ئێرە گربوونەتەوە قسەی زیاتریان لەگەڵا بکەم. سڵاوتان لێبێ خاتوون، ئێوە ئەگەر وەڵامی داواکاریەکانتان نەدرێتەوە هەڵوێستان چییە بێت؟ وەڵای بەردەوامین چی بکەین؟ ئەنی بەردەوام نایکەنەوە هۆسەوەرا خۆپیشاندان گەورە بەس داوای خۆماف خۆمانەکەین. باشەوە چەند کەسن بەڵێنی دامەزراندنتان 168 کەس. باشە تاوەکو ئێستا چی بێوتراوە قسە بەدەستان کردووە؟ هیچ نەوتری ئێمەش خۆمان نازانین مەسەلەکە چییە بۆ ینی بۆ تا ئێستا دەنگی نییە ئێمەش هاتین بۆی بزانین چییە مەسەلەکە. باشە دەستەکان خۆش بەڵێ وەکەوەی گەبیسی بوون قسەی ئەو دانەمەزراوە نەبوو کە فەرمانی دامەزراندنیان بۆ دەرچۆ بەڵام تاوەکو ئێستا دەست بەکار نەبوون وەکو خۆیان باسییان لەوە کرد ئەگەر بەدەم داواکانیانەوە نێن بەردەوام بن لە ناڕەزاتی تاو کاتی فەرمانی دامەزراندنیان بۆ دەردەچێت و دەست بەکارە بن لە قەزای کفری.